لەبەرەو ئیزدحامە ماخۆ دەبینن نتوانێت یەک بستیش بڕۆین. قەرەباڵغیەکەی ڕێگای گەلی بەردەوامی هەیە، ئێمە نزیکەی کاتژمێرێکە بە پێ ڕێگا بڕین تاوکو گەیشتین بەو شوێنەی کە هۆکاری دروستبوونی قەرەباڵغیەکەیە کە نزیکی بازگەی نێوگەلیە. لە ئێستادا قەرەباڵغیەکە هەر بەردەوامە تیمەکانی هاتوچۆڵێن، لە ئێستادا بەفربارین نەماوە، بەڵام هۆکاریەوەی کە ئەم قەرەباڵغیە چارەسەر نەبوو ئەوەیە کە شۆفێران کە لە خەلیفانەوە هاتوون یان بەشێکیان لە سۆرانەوە هاتوون پێش ئەوەی ڕێگاکەدا بخرێت، هەمویان ئەوانی لە سۆرانەوە هاتوون 2 ساید 3 ساید هاتوون بەرەوە خەلیفان، ئەوانی لە خەلیفانیشەوە هاتوون بە هەمان شێوە 3 ساید 4 ساید ئۆتۆمبیل ڕیزی بەستووە و دێ بەرەوە سەوران. ئەمە هۆکاری قەرەباڵغیەکەیە، ئەمە ئامێری ڕاماڵینی بەفرە ئەوێت بێت ئەم ڕێگایە خاوێن بکاتەوە، بەڵام بەهۆی قەرەباڵغیەکە بەهۆی جەنجاڵیەکە بۆیەوەی ئۆتۆمبیل چەند سایدێک وەستاوە ڕێگای نییە هەم بخوێ پڕژێنی ڕێگاکە بکە هەم بەفرەکە ڕابماڵێ. با من گفتوگۆ لەگەڵ خۆیان بکەم. قوربان سڵاوت لێبێ، هۆکار چێ نەتاتوانیوە ئەو ڕێگایە پاک بکەنەوە؟ وەڵای ئێمە وەکو بەڕێبەرا چاکنەوە پاراست ڕێگەبانی سۆران لە بەیانیەوە زووە سەرجەم شوێنەکەمە پاک کردەوە. ئەرە بۆ پاک نەکراوەتەوە تا ئێستا؟ لەبەرەو ئیزدحامە ماخۆ دەبینن نتوانێت یەک بستیش بڕۆین، لەوانەیە لە خوارش خوێن لێداوە. شۆفێران هاوکارتان بن پێتان وایە زووتر ڕێگاکە ئاسان بێتەوە؟ ئەرێوەڵا بە شۆفێران هاوکار بن بە هەموو سەعاتشی نابە هەموو دەکرێتەوە. هاوکار نین شۆفێران؟ ناوەڵا هاوکار نین. هۆکارێک چەند دەبێ وەستاوی ڕێگار نییە ڕێگیش بکەیت؟ وەڵا نزیکەی 20 دقیقە لێ ڕۆستاوە. ڕێگار نییە بۆی ڕێگاکە پاک بکەیت؟ ئەرێوەڵا داوا لە شوفێرانەکەم هاوکارمان نەک هەلۆ شوێنە لە شوێنەکانی حاج عومەران سەریبەت ڕێگای بالیسان لە یەک شوێن هاوکارمان. دەست خۆش بسپاس. بەڵێ ئەوەی کە هەیە هەم تیمەکانی هاتوچۆ تیمەکانی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی سۆران داوا لە شۆفێرانەکەن هاوکاریان بن. هاوکار نەبوونی شۆفێران هۆکارە بۆ ئەوەی ڕێگاکە بە زووی ئاسایی نەبێتەوە. 2 ساید 3 ساید 4 ساید ئۆتۆمبیل لە خەلیفانەوە بەروە سۆران دێ، لە سۆرانیشەوە بە هەمان شێوە، هەرچەندە هەتاوەکو ئێستاش ڕێگال لە خەلیفان وە لە سۆران هەر داخراوە لەوێ ئۆتۆمبیل ئیزن نادەن بۆی داخلی ڕێگای گەڵی بێت، بەڵام ئەو ئۆتۆمبیلانەی کە لە نێو گەلی ماونەتنەوە پێشەوەی کە ڕێگاکەدا بخرێت هۆکارن بۆ ئەوەی تیمەکان نەتوانن با تەواوی ئیشی خۆیان بکەن و ڕێگاکە ئاسایی بێتەوە.